لە هەرێمی کوردستان تا دێت کێشە کۆمەڵاتیەکان ڕوو لە هەڵکشان دەکات. بەشێکی زۆریشی پەیوەندی بە باری دارایی هاوڵاتیان و بەرژەوەندی مادیەوە هەیە. تا ئێستاش بەشێکی زۆر لە هاوڵاتیان چارەسەری کێشە کۆمەڵاتیەکانیان بە سوڵحی عەشایری و عورفی کۆمەڵاتی چارەسەر دەکەن. پیا و مەقوڵان دەڵێن بەهۆی ڕۆتینیاتی زۆر لە دادگاکان و درەنگ یەکلایبوونەوەی کێشەکان بە ڕێگەی یاسایی زۆربەی خەڵک لە بری پەنابردن بۆ دادگاکان سوڵحی عەشایری هەڵدەبژێرن. دادگا کێشەکە زۆر درێژاکاتەوە، زۆر درێژەکاتەوە. من خۆم 2006 خۆم وسێ کوڕم وسێ خوارزام پیاوێ کوژرا تێگەشتی ماوەیە سجن من دوایی لە دیهاتیش بووم چووم خەریک فەلاحەتیم دوایی بچوومە لە هەردوو حاکمەکە وتم وەرە حەقەکەی من لە چێ بسەنی تۆ بەبێ تاوان دوو دێشایەدم بۆ حەقەکەم ناسەنی ئەم خەتاری من لە چێ سەنی وەڵا خۆ وایە حەقەکەی بیسەنێری گوتم ئاخر خەتای دادگای خەتای ئێوەیە ئەیدی بۆ کابرا بەبێ تاوانەکەی دەژور پێ شش مانگ ساڵی ها نابێ حەقەکەی بسەنی کە بێت بەبێ تاوان دەرەچێت. بێگومان ئێمە وەکو عورفی کۆمەڵایەتی پابەندی دینیشین. ئێمە هەمیشە یاسامان لا سەرەر بوو بەڵام تازە ئێمە نەگەیشتونتە ئەوەی کە بڵین لە سینا ملیارێک و ئەوە ملیۆن خەڵک یار یەک یاسایبا بڕێەوە ئێمە بمانێ نەمانە بێ واقعەکە قبولکن واقعی ئێمەش ئەمڕۆ کۆمەڵایەتیەکە زاڵە بەسەریا و دومیش پابەندی دینەکانین. ئێمە معلومی بەڕێستانە چەنا حەدیثمان هەیە حەدیثی قودسیمان هەیە ئەوانەی کە سڵحی بینی خەڵکەکەن ئەوانن کە خوای گەورە پێیان ئەڵێ من قەرزاریم ئەوانن کە خوای گەورە ئەڵێ لە قیامەتە سەریان بەرزە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمی ئەمانە ملیان بەرزە. بۆیە ئێمە هەمیشە پابەندین هەمیشەش ئێمە لە کۆمەڵایەتیەکە پیاوە ڕشپی و بە تەجربەکانمان عەزیەتیان کێشاوە بە کاری کۆمەڵایەتیەوە زۆر جار دیوەخانەکانیان ڕەنگە بە قەرز و قۆڵە وایان لاتەوە ببێ بڕێوە خوا نەخوازە ئەمە لە کەمی ئەوان نییە بەڵام لە خۆیان گرتووە بۆ خەڵک ئێمە ڕێمان لە دادگا نەکردووە بەڵام ئێمە بمانێ و نەمانەوێ ئیلا ئەبێ دادگا ڕەچاوی لایەنە کۆمەڵایەتیەکە بکە چونکە ئەمڕۆ بەرەوە ئێمە پێشمان عیب نەبێ بگەڕێنەوە بۆ عورف و عادەتی جوانی خۆمان حاکمی بەڕێز دادوەری بەڕێز کێشەکە ڕوئەدا ئەوسا ئەوان هەوڵی چارەسەریەکەن بەڵام لایەنە کۆمەڵایەتیە هەمیشە پێشی ئەوە ڕووبە هەوڵی چارەسەرکردنیان. شارەزانی یاساییش دەڵێن کورد گەلێکی کۆمەڵاتی و باوەڕی بەدابوو نەریتەکان هەیە. پێشنیازیش دەکەن کە بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵاتیەکان لە نێوان سوڵحی عەشایری و یاسادا پێویستە ئەنجومەنێک لە نێوان ئەم دوو لایەنە دروست بکرێت بۆ ڕاوێژ. بەڵکو وەڵامی خراپە بە لێبوردەیی ئەداتەوە. ئێمە پێمان باش بەمڕۆ وەکو کۆبەستی کۆمەڵایەتی مادەم کۆمەڵگاکە ئێمە لەم خۆناغی ئێستین چکە ئێمە خۆناغی نەگەشتۆ خۆناغی تەواتی حکمێکی زانستیانە تا بڵین بلیمەتی و زانست و عەقڵ و مانتق حکمی هەموو شتەکان بکە لەبەرەوە ئێمە ئەم کۆمەڵگایی ئێمە هێشتا لە کۆمەڵگایەکی چۆن بڵین میتافیزیکین یعنی ئەتوانن حکم و بنەماڵە و خێڵەکان هێشتا کاریگەریان هەیە لەسەر دەسەڵات و سیاسی و هەموو ڕەگیزەکانی تر بۆیە ئێمە پێمان باشە لایەنی یاسایی ئەم شتە ڕێک بخات ئەنجومەن نعی لە پەرلەمانەوە یاسایی دەرچێ ئەنجومەنێک دروست بێ ئەنجومەنێکی ئاشتەوایی لە بینی حکمی یاسا و حکمی خێڵە ئەمانە کۆمەڵی خەڵک بەشدام تایە بۆی ئەوەی کە بە دادگا ناکرێ ئەمان بتوان هاوکاریان بکەن. بەشێکی زۆر لە سەرۆکی عەشیرەتەکان و پیامەقوڵان ئێستاشی لەگەڵدا بێت لە دیوەخانەکانیان کێشە کۆمەڵاتیەکان چارەسەر دەکەن و ڕاوێژیان پێدەکرێت. بەشێک لەوان دەڵێن زۆرجار دوای دادگایەکانیش کێشەکان سەر هەڵدەدەنەوە بۆیە بە ناچاری ئێمە دووبارە چارەسەری دەکەینەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.